بەڵام خۆشەویستان دەچینە لە تەورێکەمی پرۆگرامی ئەمڕۆمە سەبارەت بە پارێزگای سەلاحەدینە پشکی کورد لە پارێزگای سەلاحەدین و هەروەها پێگی کورد لەو پارێزگایە لە ئێستادا کە لە کەرکووکدا پارێزگاری کەرکووک بەرکورد کەوتووە هەڵبەتە لە نەتۆدا بڕێنراوەکانیش بەردەوام چاوەکان لەسەر ئەوان کە بابزانین پێگی کورد لە ناوچە لە هەموو ئەو ناوچانی کە کێشان لەسەر ئەو ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم بابزانین پێگی کورد لەو ناوچانەدا چۆنە هەروەها ڕۆڵی کورد بەگشتی و ئەو خزمە گوزارانی کە تایبەتن بە ناوچە کوردیەکان لە سەلاحەدیندا چۆن هەڵدەسەنگێن دەچینە لای زۆر بەڕێز زانیار ڕەشاد کە بەڕێزام ڕێوەشکاری پارێزگای سەلاحەدین بۆ کاروباری پیشە سازین و ڕاستەخۆ لە ستێدیۆ لەگەڵ مندا ئامادەن کاک زەنەر باین با زۆر بەخێر بێت. بەیانی ئێوە بینەرانی بەڕێزی باش. زۆر سپاس زۆر بەخێر بێت. کاک زانیار لە سەرتاشدا ئاماژەم پێکرد ئەوەندە نییە کە لە کەرکووکدا پارێزگاری کەرکووک هەڵبژێردرا پشکەکە بەرکورد کەوتووە. جا لە ئێستادا هەموو ڕوئیەکان لەسەر ئەوە کە بەبزانی ناوچەدا بڕێنراوەکان بەگشتی پێگە و ڕۆڵی کورد چۆنە لە پارێزگای سەلاحەدین دۆخەکە چۆنە بۆ کورد؟ من سەرەتامەوێت لێرەوە پیرۆزبایی لە پێکهێنانی حکوومەتی خۆجێیی پارێزگای کەرکووک بکەم و پیرۆزە لە سەرجەم کەرکووکیەکان دیارە دوای ساڵانێک لە ململانەیەکی چەقبەستوو لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان و بەداخەوە ئەوە وای کرد بەشێکی زۆر لە گەڕەکە کوردنشینەکان و شوێنەکانی تر بەرتەعریب و بەر فەرامۆشکردن بکەوێت. سوپاس بۆ خواوە جارێکی تر توانرا ئەو پۆستە بۆ کورد وەربگیرێتەوە کە ئیستحقاقێکی ئینتخابیە و ئیستحقاقێکی سیاسی شەڕاستیەکەی و ئەو شارە شارێکە زۆرینەی کوردە و کورد لەوێ 50 زایدیەک زیاترە لە شارەکە بەڵام دیارە بە هۆی کاریگەری ململانە سیاسی نێوخۆی و ئەقلیمیەکان و وای کردوا بکەوێت چونکە هەر لە سەرەتادا دیار بوو کە ئەو پۆستە بەرکورد دەکەوێت و لە کوردیشە هەر بەر یەکێتیەکەوێت. من لێرەوە جارێکی تر هەم پیرۆزبایان لێکەم و هیوای ئەوە ئەخوازیین ئەم قۆناغێکی نوێیە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان کە پۆستی پارێزگاری بەرکەوتووە و بۆ کوردیش دەست و پەنجە نەرمکەن لەگەڵ لایەنە سیاسیەکانی ترا بۆی بتوانین خزمەتێکی جوانتر و ڕێکتر و نمونەیەکی باشتر پیشان بدەین چونکە ئەو ناوچانە بە درێژایی مێژوو کوردنشین بووە بەڵام بەهۆی سیاسەتی دەرەکی و ناوخۆییەوە بەردەیان شاڵاوی تەعریب و تەبعیس و ڕاوەنونانی خەڵکە ڕەسەنەکەی کەوتووە لە ئێستاشدا وەکو ئەبیسن و ئەبینین ئەو ناوچانە لە ڕابردووە بەهۆی هاتنەوەی عەرەبە هاوردەکان دایمە کێشە بۆ زەوی و زاری جوتیاران و خەڵکە ڕەسەنەکەی دروستکراوە بە ئومێدین قۆناغ بە قۆناغ بەڕێز پارێزگارەوە لەسەر لەگەڵ ئەو تیمەی کە حکوومەتی خۆجێیی پێکهێناوە بتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن توانم بڵێم بەشێکی پارێزگاری پێشوو کە ڕێخۆشکرد بۆ بۆەوەی بابەتانە ڕوو بدا بۆ ئەوەی وەکو کارتێکی فشار لەسەر کورد و لەسەر لایەنە سیاسیەکان بەکاری بهێنێ و ئینشاءالله لەمڕۆ بەدواوە ئەو فشارش نەما و ئێستا پارێزگار گەنجێکی کەرکووکی یا و ئەتوانێت خزمەت بکاوە لە ڕابردوو شوێندەسی دیار بوو کە لە پەرلەمانی عێراق بووە. کاک زەنەر باسمان لە سەلاحەدین کە لە ئێستادا لە سەلاحەدین دۆخەکە چۆنە تایبەتی بۆ کورد کورد لە سەلاحەدیندا چۆن هەڵدەسەنگێنیت؟ طبعا لە دوای ئەوەی کە پارێزگاری سەلاحەدین لەلایەن داعشۆ داگیر کرا و دوای ڕزگارکردنی قۆناغ بە قۆناغ وەزعی پارێزگاری سەلاحەدین بەرەو پێشوونێکی پێوە دیارە و دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاش دیارە ئەنجومەنێکی کارا دروست بۆ لە پارێزگاکە و پارێزگارێکی بەڕێزیش دەستنیشان کراوە و ئامانجیان خزمەتکردنە سەرڕای ئەو پارێزگایە بە ماوەی لە ماوەی ڕابردووە بنیە تەحتی یعنی ژێرخانی ئابووری ئەو پارێزگارە بە تەواوی ڕووخا بەهۆی هێرشی چەکدارانی داعش و بوونی ڕێکخراوە تیرۆریستیەکان لە ئێستادا بەرەو جێگیریە ڕوات بارودۆخی ئەمنی لە پارێزگاکە بەگشتی باشە ڕۆڵی کورد کە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای سەلاحەدین لە قەزای دووسخورماتووە دیارە قەزای دووسخورماتوو لە کورد و عەرەب و تورکمان پێکاتووە کورد ئەتوانم بڵێم عاملی سەقامگیریە ئێستا لە شارەکەیە و بەبوونی کورد ئەو شارە توانراوە مەسەلەن هاوسەنگی دروست بکرێت لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی بەرەو پێشچوونی خزمەتکردن بە گەڕەکەکان بە تێکڕا توانیمانە خزمەتی باش بکەین ئەویش هۆکاری ئەوەیە لە هەڵبژارنەکانە جەماوەری خەڵکی دووسخورماتوو ڕۆڵێکی کاریگەریان هەبوو و ئێمەیان منەتبار کرد بەوەی بتوانین ببینە نوێنەری ڕاستەقینەی ئەوان لە پارێزگای سەلاحەدین و خزمەتیان بکەین. لە ئێستادا لە حکوومەتی خۆجێیی پارێزگای سەلاحەدین
لە کۆی 15 کورسی یەک ئەندامی ئەنجومەن کووردە، بەڵام ئەو ئەندامە ئەنجومەنە تەوازنێکی دروست کردووە کە بەبێ ئێمە حکوومەتی خۆجەیی دروست ناکرا و من خۆم لە وەفدی دانوستانە بووم لەگەڵ لایەنە سیاسیەکان بەڕاستی بەبێ کورد ناتوانرا ئەو حکوومەتە خۆجیەیە دروست بکرێت چونکە دووبەرەی یەک دروست بوو کورد لە هاوسەنگی لێوان نبوو و ئێمە توانیمان نەک حکوومەتی خۆجیەی کاریگەربین بەڵکو توانیمان لایەنە سیاسەکانیش لێک نزیک بکەینەوە بە تایبەت ئیتاری تەنسیقی کە چوونە دەرەوەی معادلەکە دوایی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مفاوەزاتمان لەگەڵیان کرد توانیمان بیان هێنینەوە جارێکی تر بەشدار بن لە حکوومەتی خۆجیەیە و پشکی خۆیان وەرگرتو لە داهاتووشە چەند پۆستێکی تر وەرەگرن بۆیە لە ئێستادا ئەتوانم بڵێم دۆخی کورد لە پارێزگای سەلاحەدین لە ساڵانی ڕابردوو باشترە چونکە ڕاستەیە کورسیمان هەیە بەڵام لە ناوەندی بڕیارین لە پارێزگای سەلاحەدین هیچ بڕیارێکی کاریگەر بەبێ ئێمە دەرناچێت بە کورسیەوە توانتانە کە وجودێکی سیاسی گرنگتان هەبێت ناوچەکەدا تایبەتی لە ناوەندەکانی بڕیاردا کوردەنگی هەبێت لە سەلاحەدیندا بڵێ ئەویش هۆکارەکەی بۆ وەگەڕێتەوە تەمعاً برادرانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز لێ پرسراوی مەڵبەندی حەمرینیان سەرپش کردووە چۆن سیاسەتی ئەو ناوچەیەدا ڕێژەوە لە سەلاحەدین چۆن سیاست بکەوە چی ئەگونجێ بۆ ئەوەی خزمەت بە هەم دۆخەکەمان و هەم دۆزی ڕەوایی گەلەکەمان بکات خزمەت بکات دیارە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنەکان و ئەوانەیە ڕێکەوتنێکمان کردووە لەگەڵ حیزبی جەماهیری وەتەنی لە پارێزگای سەلاحەدین کە پێکهێنەری حکوومەتی پارێزگایە زۆرترین کورسی بەدەستهێنا 5 کورسی هەبوو بە هۆکارێکی ئەوەی کە یەکێ لە کاندیدەکان ناوی لە هەیە مسائلە بوو دوور خراوە 4 کورسی هەیە حکوومەتی پێکهێناوە ئێمە یەکێکین لەو 4 کورسی لیستی جەماهیر کە حکوومەتی خۆجیەیی پارێزگای سەلاحەدینی پێکهێناوە ئەوە وای کردووە ئێمە لە ناوەندی بڕیاری پارێزگاکە ڕۆڵمان هەبێ و پشکی باشیشمان هەیە بۆ نمونە ئێمە بەڕێوبەری دەستەی وەبەرهێنانی پارێزگای سەلاحەدین هی کووردە لەم ڕۆژانەیە داوامان کردووە پۆستی تر وەرگین و دوو ڕاوێژکاری پارێزگار کوردن لە سەرپشکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوبەشەکانی وەرگیراوە کە لە ڕاوێژکارەکان هەواڵێکی ئێمە لە برادرانی کۆمەڵی ئیسلامیە چونکە ئێمە ڕێکەوتنێک هەبوو بۆ ئەوەی لایەنە سیاسی کوردیەکان یەکدەنگ بن بۆەوەی دەنگی کورد بە فیڕۆ نەچێت سوپاس ئەوانێکی بوون لەوانەی کە هاتنە مەیدان و جوامێرانە ئەو داوایان قبول کرد دیارە ئەوانە وای کردو ئێمە بتوانین لە پارێزگای سەلاحەدینە ڕۆڵێکی باشمان هەبێ و کوردیش لە پارێزگای سەلاحەدین یاریەکی جوانەکە سیاسەتێکی عاقلانە و ژیرانە و مامجەلال ئاسایانە ئەکا بەڕاستی ئەوە وای کردووە گوێمان لێ بگیرێ و لە تکریتیشە خەڵکەکەی خەڵکێکی عشایرن زیاتر بە کورد و سیاستکردن لەگەڵ کووردا مرتاحن بۆیە ئێمەش توانیمانە ئەوە ئیسفادەی لێ بکەین و بتوانین خزمەتێکی جوان بکەین لە ڕێوە بەرهێنانەوە لە پارێزگای سەلاحەدینە تا چەندێک ئێوە وەکو کوورد لە ناوچەکەدا توانیتانە کە ئاستی و بەرهێنان پێش بخەن و توانیتانە لە سەلاحەدیندا پێگەی کورد لەو ڕۆوە بەرز بکەنەوە طبعاً وەبەرهێنان ئێستا بووەتە بابەتێکی زۆر گرنگ لە پارێزگای سەلاحەدینە و لە ماوەی ڕابردووە چەندین پرۆژێ وەبەرهێنان کراوە پرۆژەی زۆر باش لە ڕووی خان و بەرە لە ڕووی کشتتوکە لە ڕووی پیشەسازی لە چەند ڕوویەکی ترەوە بەڵام لە شاری دووسخورمات و وەکو ناوچەی مادەی 140 کێشە لەسەر بڕیارێک لە پەرلەمانی عێراق لە دەرچووە لەو ناوچانەوە بەرهێنان ڕابگیرێت تا وەکو بابەتی زەوی و زارەکان یەکلا ئەکرێتەوە ئەوە تەسیری تا ڕادەیە کردووە لە ئێمە ئەکرێت ئیستثنا بکرێ بۆ ئەو بابەتە بۆ بابەتی وەبەرهێنان بە تایبەت لە سنووری دووسخورمات و ئەمە تەنها دووسخورمات نیە کەرکووکە داقووقە هەموو ئەو شوێنانەی سنووری مادەی 140 پرۆژەی وەبەرهێنانی تیا ڕاگیرەوە بەڵام بە دۆخەکە بەگشتی لە پارێزگاری سەلاحەدینە زەمینە سازی زۆر باش هەیە من هەر لێرەوە لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە داوا لە وەبەرهێناران و داوا لە سەرمایەدارەکانی هەرێمی کوردستان و سلێمانی ئەەکەم هەر کاتێک بۆ هەر بابەتێ بۆ هەر پرۆژێک ئەیانەوێت لە پارێزگاری سەلاحەدین وەبەرهێنان بکەن ئێمە ئەتوانین لە ڕووی یاساییەوە و
لە هەموو بابەتەکانی ترە هاوکاریان بین و ڕێنیشاندەریان بین و دەستیان بگرین چونکە ئەوان لە ڕاستیە معجبی ئەو پێشکەوتنانن کە لە هەرێمی کوردستان هەیە و نزیکترین شوێنیش بۆ ئەوان لە ئێستادا هەرێمی کورسانە و لە سلێمانی هاوسنوورە لەگەڵ پارێزگای سەلاحەدینە یعنی بە بەردەوامی داوای ئەوەکەن چۆن بتوانن ئەو ئەزمونانە بگوازنەوە لە پارێزگای سەلاحەدینە بیکەنە نمونەیەک بۆ ئەوەی خزمەتی خەڵکی پارێزگاکەی پێ بکەن. کاکزانە تا چۆنێک خواست لەسەر وەبەرهێنانە پارێزگاکەدا هەیە و کار ئاسانی پارێزگاکەش بۆ ئەوەی کە زیاتر وەبەرهێن بەلێ خۆی دەڕابکێشە پرۆژەی جیاواز لە پارێزگاکە پێشکەش بکەن. طبعا من هەفتەی ڕابردوو لەگەڵ جەنابی پارێزگارە دانیشتین و قسەمان کرد ئەوان بە بەردەوامی ئەمەیان سەرپشت کردووە بتوانین لەگەڵ وەبەرهێنەرەکانە قسە بکەین بێنە ئەوێ وەبەرهێنان بکەن کار ئاسانی تەواو ئەکرێت. طبعا خۆتەزانی وەبەرهێنان یاسا و ڕێسای خۆی هەیە بەپێی ئەو یاسا و ڕێسایانە هەموو کار ئاسانیەکەکرێەوە سەرۆکی دەستی وەبەرهێنان خۆشبەختانە کووردە و ئەویش بە بەردەوامی یەکە بینین و بیر و ڕاکانە گۆڕینەوە ئەویش ئامادەی باشی تایە کە هاوکار بێ لە ئێستادا خانوبەرە پانتایەکی باشی داگیر کردووە لە پارێزگای سەلاحەدین ئەوەی ماوە لە بابەتی کشتتوکاڵ و پیشەسازیە لەبەرەوەی ئەو ناوچەیەکی بە پیت و بە بەرەکەتە هەم لە ڕووی پیشەسازی و هەم لە ڕووی کشتتوکاڵەوە هەر کەسێکیان هەر وەبەرهێنەرێک ئەوێت وەبەرهێنان بکات ئێمە چاوساغیەکەین و من 2 هەفتە پێش ئێستا سەردانی وزارەتی کشتتوکاڵی هەرێمم کرد بەڕێز کاک پشتیوان بەڕێوبەری گشتی دیوانی وزارەتی کشتتوکاڵە هەر ئەوەم پێڕاگەیان پەیامی پارێزگار و دەستەی وەبەرهێنان کە ئێمە ئەتوانین لەوێ هاوکار و پشتیوانێکی باش بین ئەگەر لە ڕووی کشتتوکاڵەوە هەر بۆ بەرهێنەرێک ئەوێت پرۆژەیەکی باشی هەبێ خزمەت بکە ئەمە خزمەت بە هەردوو لاکە لەبەرەوەی هەم خەڵکی پارێزگای سەلاحەدین سوودی لێبینێەوە هەم بەرهەمی خۆماڵیش زیادەکە و هەلی کاریش بۆ گەنجەکان و بۆ ئەو خاوەن بڕوانامان کازانە هەلی کار بە گشتی سەلاحەدیندا چۆنە ئاستی بێکاری لە چ ڕێژێکدا لەبەر ئەوەی ئەو پارێزگایەک وەکو وتم کەوتە دەستی داعش و وێران بوو ئێستا پرۆژە زۆرە پرۆژەی خزمەتگوزاری زۆرە ئەو پرۆژانە وای کردووە هەلی کار بڕەخسێ گەنجەکان تەنانەت خەڵک لە شار و شوێنەکانی ترۆ دێن لەوێ ئیشەکەن ئەوەی بێوێ ئیش بکات باشە تا ڕادەیە کە توانم بڵم لە چاو پارێزگارەکانی خواروی عێراق باشترە لەبەرەوەی لەوێ دەیان پرۆژە هەیە ئێستا کاری تیاکرێت چی وەبەرهێنانە چی گشتیە چی ڕێگەوبانە ئەمانە وای کردووە یعنی خەڵکی لێ کۆبێت و خزمەت بکەن و ئیش بکەن و ئەمەش بۆ ئیدارەدانی حەکیمانی پارێزگارەکە بەڕێوە ئەچێ و کوردیش لە ڕاستیە لە دووسخورماتووە ئێستاکە توانم بڵێم لەبەرەوەی ئێمە زۆرینەی دووسخورماتوین لە سەلاحەدینە باشە و هەلی کار لەوێش تا ڕادەیەکی زۆر باش ئەتوانم بڵێم باشە خەڵک ئیشەکە پرۆژە هەیە کارگە هەیە ئەو شوێنانە بۆتە هۆی ئەوەی هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێت. لە کەمپی ئاشتی لە سلمانی ژمارەی ئەجگار زۆر لە ئاواری سەلاحەدین هەبوو جا دەمێ بزانم ئێستادا ئاستی گەڕانەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان چۆنە و لە دوای گەڕانەوەیان بۆ پارێزگای سەلاحەدین ئایا لەوێ زمانی ژیانیان چۆنە بوون لە ڕووی هەلی کارە و لە ڕووی نیشتە جێبوونەوە. طبعا وەکو جەنابەت ئاماژت پێی کرد کەمپی 1 و 2 ئاشتی لە سلێمانی ئەوە لە هەر لە سەرەتایی هاتنی داعش و ئەوانەوە ئەو خەڵکەکە کە ئاوارە بوون هاتنە ئێرە جێگیر بوون بە زیاتر خەڵکی منتقەی یەثرب و عەزیز بەلەد و ئەوانە بوون عەرەبی سونە بوون زیاتر دوای ئەوەی ناوچەکانیان پاکرایەوە لە داعش شوێنەکانیان تقریبان وەکو نیمچە سەربازگەیەکی لێ هاتبوو لەو بەرەوەی ئەو هێزە چەکدارانەی کە لەوێ بوون مەترسی هەبوو لەسەر سەر هەڵدانەوەی داعش و شانە نووسەکان بە قۆناغ ئەو مەترسیانە ڕواوەوە وزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بڕیارێکی دەرکرد بۆ گەڕانەوەی ئاوارەکان و داخستنی کەمپەکان لەبەرەوەی بە کولفەی لەسەر حکوومەتی عێراقی زۆر بوو بۆیە ئەو بڕیارە چوە بواری جێبەجێکردنەوە طبعا لە سەرەتای دروستکردنی ئەم کەمپانەیە ڕێکخراوە دەوڵەتیەکان و کۆمەڵێک ڕێکخراوی ناوخۆییش ئەهاتنە کەمپەکان هەلی کاریان بۆ گەنجەکانە ڕەخسان ڕاهێنانیان پێیانە کرد فێری پیشەی خۆیانیانە کرد لەبەرەوەی لە شوێنی ڕەسەنی خۆیان هەڵکەندراون بۆی فێری شتێک بن بتوانن ژیانی خۆیان پێ بەڕێ بکەن لە ڕاستیدا ئەو پیشە و کارانەی کە فێری بوونە ئێستا گەڕانەتەوە لە شارەکانی خۆیان ممارەسەیەکەن
و ئیشی لەسەرەکەن و ئەوەیشی وەزیفەی هەبوو بێت گەڕاوەتە سەر وەزیفەکەی خۆی و ئەمە وای کردووە بتوانن لەوێ درێژە بە ژیانێکی باشتر و خۆشگوزەرانتر بدەن هەم لەبەر دوو هۆکاریەک لە کەمپانە ماون دوو لەسەر خاک و زێری خۆیانن ئەمانەوە ئەکات زیاتر گەشە بکەن و لە ڕووی ئەمنیەوە تۆزێک وردەکاری هەیە مەسەن لێکۆڵینەوە هەیە لەبەر ئەو شارانە بە تەواوەتی کەوتە سەر دەست چەکدارانی داعش و هێزە ئەمنیەکانیش حەقی خۆیانە لە وردەکاریەکانە دقیق بن بۆ ئەوەی جارێکی ترشانە نوستەکانی داعش لەو شوێنانە یەک نەگرنەوە ببنە مەترسی بۆ سەر پارێزگاکە لە کاتی گەڕانەوەن ئەو خێزانانە لە ڕووی ئەمنیەوە هیچ کێشێکیان بۆ دروست نەبووە کێشەیان بۆ دروست نەبووە لەبەرەوەی تەدقیقی ئەمنی ئەکرێ و هەر خۆشببختانە ئاسایشی سلێمانی لەگەڵ دەستگای هەواڵگری دژە تیرۆری عێراق لە پارێزگای سەلاحەدین یعنی چۆن بڵێ ڕێککەوتنێکی زۆر باش هەیە لە نێوانیانە و من لە ماوەی ڕابردووە سەردانی دکتۆر مستەفا لیوا دکتۆر مستەفام کرد کە لیوایە و کەسێکی زۆر بە ئەزمونە مدیری استخباراتی پارێزگای سەلاحەدینە بە شەرەفەوە وتی ئێمە زۆر سوپاسی دەستگای ئاسایشی هەریەم و بەتایبەت سلێمانی یەکەن کە ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە ئیستقراری ئەمن و ئاسایش لە پارێزگای سەلاحەدینە کە هاوکارمانن و لە گەڕانەوەی ئاوارەکانیش ئەوان زۆر هاوکاریان بوونە هەموو ئاوارەکە مەتەواتی گەڕاونەتەوە دەتوانم بڵێم لە 170 زیاتری گەڕاوەتەوە هەندێکیشی لێرە جێگیر بوونە بە حکمی ئیش و کار و بە حکمی ئەوەی لە ڕاستیە لە ڕووی کۆمەڵایەتی و زەواج و ژن و ژنخوازی ڕوویداوە هەندێکیان ماون بەڵام بەشێکی زۆریان گەڕانەتەوە کاتە خێزان هەیە خواستی ئەوی هەبێت کە لێرە بێت و نەگەڕێتەوە بڵێ هەیە بۆتە خاوەن پیشە هەیە بۆتە خاوەن باخ و ماڵداری خۆی لێراکە جێگیر بوو و بە تەمانین بگەڕێنەوە ئیتر لە هەموو عالەمە ئەو شتانە هەرواردە بێگومان ئەوەی کەس دەرور و گەڕانەوەی ئاوارینەوە کەمپەکانە بەڕاستی چکە ژیانکردن لە کەمپا زۆر قورسە ڕاستە زۆر سپاس بۆ زۆر بەڕێزدانیان ڕەشاد ڕاوێژکاری پارێزگای سەلاحەدین بۆ کاروباری پیشەسازی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمریکا و ساری دەگەڵ من ئامادە بوویت زۆر بەخێر بە کارتانیان